چوارەم لە گەورەی ئەو ڕۆژە کە ڕۆژی عەرەفەیە خوای پەروەردگار سوێندی پێ خواردووە کە دەفەرمێت وەشاهید ومەشهود. پرسیار لە شێخ عەبدولعەزیز بن باز کراوە دەربارەی ئەو ئاەتە کە مەبەستی چییە خوای پەروەردگار کە دەفەرمێ وەشاهید ومەشهود. فەرموویەتی جوانترین تەفسیر بۆ ئەو ئاەتە ئەوەیە وشاهد مبستي روجي جمعة ومشهود مبستي روجي عرفة وتخواي پروردگار كده فرمي وشاهد ومشهود يعني سويندي خواردوا بروجي جمعة وهروها بروجي عرفة اوش قوري او روجمان بو دردخات كخواي پروردگار لبر قوري او روج سويندي بروجي جمعة وبروجي عرفة خواردوا ها برم با او روجمان لكيز نچيد پاداشتی ئەو ڕۆژەمان لە کیز نەچێت دوعا و پاڕانەوەی ئەو ڕۆژەمان لەبیر نەچێت ڕۆژووی ئەو ڕۆژەمان لەبیر نەچێت بەرام ڕۆژێکی زۆر گەورەیە حەیفێ بەسەر ئینسانی ئیماندادا تێپەڕی بێ ئاگا بێت یان خەوتوو بێت یان ئاگای لێ نەبێت و مەشغوڵی دنیا بێت بەرام گەورەترین ڕۆژە ئەو ڕۆژە بالەی بێ ئاگا نەبین.